لە هەر چاپارچەی کوردستان ئەو شەڕەکەەوە ئەو ڕاوەکەوە هەیە. ئەم لۆ خۆم بە شەخصی خۆم لە عمری دەساریەمەوە ئێستا عمرم 75 ساڵە ناتانم تەرچکەم و بێکە و ناتانم بژێم. شەڕەکەم لە عمری بیساریەوە کردیە ئێستا ئانان عمرم 75 ساڵە هەر شەڕەکەوێ دەکەم ڕاوەکەوێ دەکەم. خۆی هیواتێکی گەورەیە لە هەر چاپارچەی کوردستان ئەوە هەیە. کەویش قیمەتی دەگاتە 20 زۆرەقا تا 25 زۆرەقان دەڕوا. ئەو هیواتە بە هیچ کەسەرکی تەرک ناکرێ ئەوەی کە لەگەر خونی ئینسانی تێکرد دەبیتن. کەو دوان لە مەیدانەکەیان کە بەرڵیان کرد لۆ من قەفەزاندون سەری لە قەفەزێنا ئەوە بەزیە بەسەر قەفەزان کەوت بەزیە. ئەوە یاسایەکەیتی بەعزەکەەوە کە ئەتو بە 15,000 دەیکری تۆڕە دەمینێتەوە کە ماوە دەی قیمەتێ تا دەوەڕخانی دەڕوە. ئەو قەفەزەی ئەتو دەرەی خۆی پەروەردەی کەوێ دەبی لە قەفەزێدابی دوێمینی وەش کە بەرڵای دەکەی لە مارێ حەزەکەی 2 ساعتن لە حەوشی دێ و دەچی و لە شەبەکەی دەکەی شەو ڕۆژێکی دوو شەو دۆ ئێرانیەکان کە هیچیان پێ نەما شەبەکەی تایبەتیان هەیە هەتا سار دەسۆڕێتەوە تێی دەکەن بەس بەخوای لە کنەمەوە نییە. وەڵام وەکو ڕێکخراوەکەی خۆمان هۆشیاری ژینگە لە ڕێی هۆشیاری ژینگە و لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمەڵێک تۆڕی فراوانمان هەیە هەر لەگە سلێمانی و هەولێر و شارەکانی تر توانیمانە بەهۆی ئەو کەرەنتین و شتەی ئێستا کەمتر ڕێکخراوەکان دەتوانن لە کۆڕی فعلی بەشدار بن سیمینارەکان بەس لە ڕێی تۆڕی میدیا و سۆشیال میدیاوە توانیمانە تۆڕێکی گەورە دروست بکەین و بەردەوامیشین و سەردانی ئەو شوێنانەشمان کردووە. هەندێک کەسیش بەڕاستی لەگە من ئێستا نیگەرانن دەڵێن ئەتو چاخت دەکەوە لەسەر شەڕەکە و لەسەر ئەوانان لە بازار ئەوانە ڕوەڕوون بوون وەکتومە کاکە من وەکو ڕێکخراوێکی ژینگە ئامادەم دەبێت داوای حەقی مافی ئاژەڵان و ئیشی لەسەر بکەم. ئەوە مافەکی ئەوەی ڕێکخراوەکەی و دەبێ ئیشی لەسەر بکەم بۆیە داواش دەکەین پەرلەمانیش بۆ قزیانە هەستێ و بۆ لایەنی ژینگەی و ئۆکەی کاکە دیاردەیەکی ناشیرنە دیاردەیەکی باش نییە بەس وەکو پێویست بەڕاستێت ئێستا نەتوانراوە چکە لە کۆیە شەڕەکە و بووتە کەلتور یعنی وەکو کەلتورێکی لێ هاتووە یعنی ئەوانیش تۆڕەکن لە خەڵک یعنی وەکو تۆڕ و ڕێکخراوەک دروست بوونە کۆمەڵێک کەسن ئەنی ڕوبەڕووبوونیان دەبیەوە بەڕاستی بە ڕێکخراوەکان ناکرێ ئەو ڕێکخراوەکان لە سریان وەکو لایەنی هۆشیاری و سمینار و ژینگە و ئەوانە دەڵێن بە هەموو لایەکی دەکرێت هەر بە ڕێکخراوەکەی منیش ناکرێت پشتیوانیشیان هەیە بەڕاستی پشتیوانیشیان هەیە ینی زۆربەی ئەم کەسە دەسەڵاتدارەکان ئاسایشە مەسەلەن تێگەشتی شورتەیە مەسەلەن کەوبازە وەرە تو بڕۆ کابرا بڕۆ ملی بگرە برێ کاکە تو ئەمە ئێستا نەفەر بۆ بانگ دەکەم کەوبازە و بڕۆ پێی برێ کەوی مێنە وەرە بزانم دەتوانی پێی بڵێ ناتوانانی پێی بڵێ لەبەرەوەی دەسەڵاتێکی هەیە ئەمن بچم بدرێت کاکە تو چی ڕێکخراوی چی ڕەتراشی بێ ناکە لە بۆی بەڕاستی ئەو شتانە یعنی دەبێ حکومەت قایمیەت بە لیژنە کو لیژنەی ئەکسپار دەردەچێ لێرەوە بە قایمەتی کوێ دەڵێم کو لیژنەی ئەکسپار دەردەچێت دەگەڕێ بەسەر دوکانەکان با لیژنەک بێ من ئامادەم بێم لەگەڵیان ئەوکەی ئەوە دەکەم یەک بێگە ئەوکان دەزانم مەسەلەن چێ کەوی هەیە و چێ شەڕەکە دەکا و شەڕە سەگ و ئەوانە بەس ئەوە پشتیوانی قایمەتی دێ و پشتیوانی ڕێکخراوەکانی دێ و پشتیوانی ڤێتینەری و زراعەشی کشتتوکاڵیشی دێ. ئێمە ئەو شتانی کە ژینگە پیس دەکات ڕێگەی لێ دەکەن بەڵام وەکو شەڕە سەگ و شەڕەکەوانە هیچ ڕێنمایی یاساک نێکەمە بتانی ڕێگەی لێ بکەین تانی ڕێگریان لێ بکەین لەو شوێنانێک کە ژینگە پیس دەکەن یان لە شوێنێک کە خەڵک بێزار دەکەن و
کۆبوونەوە دەکەن و ڕێگری لە خەڵک دەکەن بەنسبەت یعنی خەربارەکەک دروست دەکەن خەڵک ئیزعاج دەکەن بۆوانەمە ڕێگریان لێ دەکەین بەڵام هیچ یاسا و ڕێنمایەکمان نییە کەسبنێ ڕێگریان لێ بکەین لە سەگ و شەڕەکە و ئەوانە ئەرشی سەرەکی پۆلیسی دارستان و ژینگە نەهێشتنی ڕاوی نایاساییە داربڕینە هەڵکردنی بیری نایاساییە بیری سووری کۆمەرێک شتی کە پەیوەندی بە دارستانەوەیە ئەویش سەرە ڕایە و شتانێک کە بە لە بۆی دابین کرا هاوکاری هێز ئەمنیەکان دەکەین لە هەر ڕووداوەشی کە سبەنی دیاردەچی دزی بیتن دیاردەچی تیرۆر بیتن یان لە شوێنەکان جاروێ شەوان مەفرەزەکانمان دەگەڕن لە شوێنێک سیارێک دەبینن ئیتر هێز ئەمنیەکان دیلی ئاگادار دەکەینەوە شان بەشانی وان تەنسیقەشی باشمانەیە لەگە هەموو هێز ئەمنیەکانی سنووری قەزای کۆیە بە هەر چارنایەکەشەوە